ئێمە حوت ڕۆژەکەکەوە کۆمەڵی خۆبەخشین لەگەڵ جەماعەتی بەرگری شارستانی کەلار و کفری و سۆران و سلێمانیە کە بە دوای تەرمی کاک ئەحمەد ئاگەڕێین. ئێمە تیمەکانمان هەر جاری بە شێوەیەک بۆ دۆزینەوەی تەرمی کاک ئەحمەد وەجبە ئەکەوینە شوێنەکانەوە بۆ دۆزینەوەی تەرمی کاک ئەحمەد. ئێستاش لەگەڵ کۆمەڵێک خۆبەخش و جەماعەتی بەرگری شارستانی کەلارە بەتەماین هەتا بە ئەناسیا و قەرەبەڵاغ و ئەو خوارە بڕۆین ئینشاڵڵا بەشکەم بتوانین سەرەدایەکمان دەستکەوی و تەرمی کاک ئەحمەد دۆزینەوە. ئەمە سەرەتا دووەم ڕۆژ کە هاتنین سەر شوێنەکە بۆ دۆزینەوەی تەرمی کاک ئەحمەد بتوانین کەسی ڕزگارکەم لە خەنکان و وەڵها جگە لە منیش کاک زانەوە بزانم دوێنەوە پێرە و پەسە پێرە چەند کەسێکی تر ڕزگار کرۆ داماوە لەو خەڵکە هەیە کە مەلا نازان بە هیچ شێوەیە سەر ڕووباری سیروان و پێشتری هۆشداریماندا بۆ خەڵکی گەرمیانەکەوە کەسێ مەلا نازانێت تکایە ئاوی سیروان ڕێڕێی گۆڕاوە ئاوی سیروان زۆر قوڵ بۆ تیژە یعنی نابێت بە هیچ شێوەیە بێنە سەر سیروان و بەتایبەت و کەسانیشکەوە ماوەیەکی زۆر مەلایان نەکردووە کە پێچە مەلەش بزانین بەڵام ئاوەکەی یعنی هی ئەوە نییە کە تۆ بڵێ وەڵام مجازەفاکەم و ئەوە نییە بڵێ وەڵام مەلەی تیاکەم ئەخین کێ نابێت بە هیچ شێوەیە بێنە سەر ڕووباری سیروان. وەڵاهی وەکو هیلاکی هەموو کەسێ بەش خۆی مادووی بەڵام ئێمە مازمان لە دۆزینەوەی ئەو تەرمایەتر ڕۆژێ بێ دوو ڕۆژ بێ دە ڕۆژ مایەتر بخایێنێت هەمومان بە خەمخۆریەوە بەتەم بۆ دوای ئەو جەنازەیە ئەمانەوەی بە زووترین کات ئەو جەنازە بدۆزرێتەوە و ئەم خەڵکە لەم ڕەزاڵەتە نەجاتی بێت.